بەرنامەی ئەم جارەی چباسەمان تایبەتە بە پرۆژەکانی ئاوەدانی و سروشتی جوانی کوردستان بە تایبەت دەڤەری مێرگەسۆر و دەروازەی نێودەوڵەتی زێت بزانین دوایین پێشهات چییە، زانیاری تازەمان دەست دەکەوێت لەگەڵمان. ئەم سروشتەکی یەکجار جوانە وەک دەبینێن چیا لەمبەرە چایەکی تر لەمبەرە و لە ناوەندیشی ڕووبارێکی زۆرە لەو ناوچانە ئەو گوندانەی کە لەسەر ئەو ڕێگایان هەتا دەگاتە دەواازەی زێت زیاتر بە ئاژەڵداری کاری ئاژەڵداری دەکەن چێرەی زۆر دەبینی چێڵ و مانگا لێرە بە زۆری دەبینی هەر هەمویان خەرێکی ژیانن. هەز دەکەم لەگەڵ دانیشتوانی ئەو گوندەیە هەندێک گفتوگۆ بکەم. کاکە سڵاوتان لێبێ، ماندوو نەبێن، سڵاوی خوا، ئەحواڵتان سیحەتتان باشن. ئەوەی کە زۆر جوانە فەرموون دانیشن، ئەوەی کە زۆر جوانە لەم ناوچەیە لە هەر شوێنێک دەبینی کۆمەڵێک دوکاندارە کتریەکی جوان چایەکی خۆش لەسەر ڕەژووی. ئەوە ڕۆژانە ئەمە کارە دەکەن، ئی کوردەواریە ڕۆژانە ئەو کارە دەکەن. پێم بڵێ گوندەکەتان ناوی چییە؟ هەنارە. هەنارە. هەنارە بە هەنار هەنار مەشهورە. هەنار بەێ هەناری خۆشتان هەیە؟ زۆر دەرەجەیەک. بەس شیر نەیان؟ نا هەر لە هەموو بابەتا شرین ترش مرس هەمووتان هەیە؟ ماشەڵڵای لێبی ماشەڵڵای لێبی. دوو چیا لێرە هەیە وانە؟ ئەوە چییە ناوی چێ و چی؟ ئەوە پێرێ سەراورد. سەراورد. ئەوەی ئەو لای براندۆست. ڕووباریشتان هەیە؟ بەێ الحەمدولله. ماسی تێدای ڕووبارە؟ الحەمدولله. ماسیشتان هەیە؟ الحەمدولله شکر و ئەوخوای هەیتان. ئاژەڵداریش دەکەن؟ بەێ الحەمدولله فەلاحەتیە شیناتێ. بەێ خەڵک لێرە هەوڵ دەدا بڕوا یان دەیەوێت لێرە بمینێتەوە؟ نەخێر لێرە ئەمینەوە دەمینێنەوە؟ حەز دەکەن لێرە ژیان بکەن؟ لێرە ژیانێکی خۆشەکەن. بەستخوا پێم بڵێ ژیانی شار خۆشترا یان ژیانی گوند و چیا و ئاژەڵداری و بە خودای هەرێک بە نەوەکە یعنی هەندێک دەڕۆن هەندێک ئەمینەوە ئەی ئاژەڵداری بکە ئەمین تۆ ئەی مامۆستاەوە تۆ حەزەکەی لێرە بشی؟ بەێ ئەی دەواازەی زێت باشە بۆ ئێوە ئێستا چۆی لەسەر خەڵک لەسەر تووشێ زۆر پێت باشە. سەفەری تووچات کردێت و لێرە نەکردی حەز ناکەی بکەی؟ بە خوددا حەز دەکەم بەری نەم کردیە قسمەت نەبوو. قسمەت نەبوو. چای کوردەواری چای کوردەواری تەبعەن تامەکی یەکجار خۆشیە چای کوردەواری لە بڕۆ هەموو دنیا بکە لە زۆربەی وڵاتانی دەوروبەرش ئەو چای کە لە کوردستانە تامەکی زۆر جیاوازە وەبزان بە خۆمان بەرهەمی چامان نییە. شەکری ناخۆ. ئەتو شەکری دەخۆی؟ بە دیشلەمەی. ئەوە دیشلەمەی خۆمانە خۆمانە یا ئەو ناوچەیە. ئێواران زۆر تەماشای کەنار بیشتارەکەی وەختی ئەو بەرنامانە پێشکەشەکەی دەستخۆشیت لێکەین. ئێرە دۆڵیش کەوتووە دۆڵێکی یەکجار جوانە هاوشێوەی دۆڵی گەلی عەلی بەک سروشتێکی یەکجار سەرنجەوا کێشە. بەڵام وەک دەبینن ئەمە ڕووبارە لێرەوە ئاوی باران دەڕژێ بەڵام بەداخەوە بەهۆی وشکە ساڵیەوە هیچ ئاوێک لە نێو ئەو ڕووبارەدا نابین. ببینین بەڕێزانم دەواازەی نێودەوڵەتی زێت ئەمە لە زۆربەی ڕێگاکان کە لە هەولێرەوە دەیتە دەواازەی زێت سعات و نیوەک سعاتێک و سێ چارێک دوو کاتژمێر سەرچاوان چەند ڕێک دەبێتەوە بەڵام خۆشبەختانە لێرە دەبینین تابلۆ دانراوە ئەمە دەچێتە دەواازەی زێر لێرەوە پێشتر ئەمە خۆر بوو بەڵام خۆشبەختانە ئێستا قیرتاو کراوە بە یەکەوە دەچین ڕێگاکە باشتر دەبینی.
لە کوردستان لە ڕۆژگارێکدا لە ساڵی 94 و 95 خۆراکمان لە وڵاتان بۆ داهات لە ئێران بە تایبەت لە تورکیا بەڵام ئێستا تەماشا دەکەینێت تا ڕادەیەکی زۆر پێچەوانە بۆ تۆ ئێستا لە کوردستان دەچێتە وڵاتان سیرکەن بەڕێزانم ئەمە گولە بە ڕۆژەیە یعنی گلە بە ڕۆژە لە تورکیا ئەوەندە گرانە ئەو خەڵکی کە خەڵکی کوردستانی تورکایە ناچارە بێتە ئەم بازارە گلە بە ڕۆژە بکڕێ مۆز بکڕێ ڕوون بکڕێ چا بکڕێ ئەمە هی تەری کارەبایە یعنی نرخەکان ئەوە برنجە نرخەکان یەکجار زۆرە ئەوەی کە لە کوردستان دەگوزارێ نرخەکان بە بەراو لەگەڵ نرخەکانی تورکیا زۆر جیاوازە لێرە شت هەرزانترە لەوەی لە تورکیا بەێ تاان تشت لێرە ئەرزانترە لە تورکیا چونکە تشت لێرە هەموو تشت لێرە ئەرزانترە هەموو تشت لێرە ئەرزانترە لە تورکیا چونکە لێرە تشت هەیە هاوڵاتی لە خودێ لێرە دەکرد و دەبەتە تورکیا بەس لە شار یان هندی بچە سەری لۆڕەخی تورکیا گیرانترە مەسەلە لە دەرەجیک ئەرزانترە لە لایوانێ ئەو تشتانەدی بڕات هەر گیرانترە هەر گرانتر بێتتر باشە ئەگەر برنج گریمان لێرە چلۆی بە 5,000 بێت بستا ئەو ڕۆخی تورکیا بە چەندە چلۆیەک برنج لەوێ چیلۆی بە 8,000 بۆ یەک چیلۆ 3,000 فەرقی هەیە تقریبا 3,000 ئالا مەسەلەن لە لای گەوەڕێ وانی و ئەوانە زۆر گرانترە بەری ڕوون شەکر ئەو چایە ئێجا ترمزێ شەی چای عینی ترمزێ چای ئەوانە نیوە لە نیوان فەرقەیە مەسەلەن لێرە بە 500 ملیۆن یەفرۆشی لە وانێ بە ملیارە چیە ینی 500 فەرقەیە 500 فەرق لێرە بە 500 ملیۆنیە لە وانێ بە ملیارە چیە کەوای ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ هەرزانیە بە بەراورد لەگەڵ هەرزانترین ئەشیا هەموو لێرەیە مەسەلەن مۆز لێرە چیلۆی بە لەکنەمە بتەونێت بە 1250 بە هزاری شێتەوە لێرە بە 3,000 هە لێرە 3,000 بەس هەر لەو خەتێ بڕەوە پەڕ و بەری دیکە بە 3,000 برە کاکە چیلۆی گۆشت مۆسم دێ دەرێ 3,000 هەری بەخوا زحمەتیە شول چەوە شول نییە شول از بخۆتی مێرە بوو پوشۆتە ئەزیتی مێرە بەس پوشۆتە پوش ڕۆژی 300 ملیۆن خلاصی تەمەنێتە چەندە حاجی تەمەنێتە چەندە تەمانێ من 75 تو شول دەکەی ئەرێ وڵە شول دەکەم هەمی ڕۆژ دوو ئەو سنوور ئەرێ وڵی چە ڕۆژنی قەزنی مێرە چونکی من معاش نییە نەل تورکیای نەگەرم چ معاش نییە باشە ژیان لە تورکیا چەوەیە زعیفە شول کەمە شول نییە شول پارە نییە دەست ناکەمە ئەی کوردستان چەوەیە کوردستان باشە کوردستان باشە نیعمەتە ئەگەر مرۆڤ لە کوردستان بژی نیعمەتە ئێشاڵش و دەکەین دەواازە زێدەتر هاتوچێ ئۆتۆمبیلش بێ و بچی باش حەز دەکەی هاتوچۆی ئۆتۆمبیل ئەو بەرقیڕیان قیر نییە جادە هێشتا خلاص نەبێ ئەمادە قیر دەکەن دە ئیشاڵە باش دە سڵاو بەڕێ جیهاد بەخێر کامێران بەخێر بێ بەخێر سڵاتان لێبێت باشن بەڕێ جیهاد پەرشتیاری نێودەوڵەتی زێدە دەواازەی نێودەوڵەتی زێد باشە بەڕێ جیهاد ئەمە 8 مانگ بەر لە ئێستا هاتین ینی بەڕاستی پرۆژەکەتان بەو شێوەی نەبوو ئێستا فراوانتان کرد ماشەڵڵا تەتەوەڕ و پێشکەوتن ئەوەدان کردیە کا کامیران ئەوە هۆڵی پێشوازیە پێشوازی بەێ ئەوێ هەیە فەرمانبەرانە ئەوێ ئەو لۆیە ئەو خواردنە مەبەخە بەڵێ خواردن فەرمانبەر باشە ئەوە هاتن چوونە چوون و هاتن ئەوەش فەرمانبەرانی جەماعەت پاسپۆرتە و پۆلیسە و ئەگەر بە براندنە و هات و چوویە و ئیشکردن بەردەوامە ئەو لایەش گومرکەوی ئەو لایەش هاتن دخولیە هاتنە جوورە ئەوەی دڵی خۆش کردە بەێ ڕێگاکەتان قیرتاو کردووە
هەتا دەگێ دەواازە قیرتاو ئەو کات تەدید بکۆ کۆمیرۆن ئێستا زۆر خۆشە قێرتاوە بە مداکی کەم قێر کرد و خلاص کرد تەواو هات نێرێمە زۆر سێزە کیلومتر درست سەر جادەی شێروان مێرگەسوور تا نەودە ڕۆزەی سێزە کیلومتر یعنی هەر کەسێک لە هەولێرەوە بێ منەت بە ئۆتۆمبیلەکەی دەڕوات تاسە نبینێ بێ منەت بێ منە تاسە نییە نانیە تاسەنیە نه جسریش دوو جسریش تەواو بکە خلاص بێتەوە ئیشمان تەواو بووە ڕێگای زۆر زۆر خۆشە مرتاح بنیستە بەسراحەت دێ بەسراحەت باشە با بەیەکەوە پیاسەیەک بکەین بزانین چ کراوە چ نەکرا بەێ بەێ بەرمتان طبعا پرسیارەکی گرنگ هەیە لە خەڵکی هەولێر سلێمانی کەرکووک زۆربەی هەرە زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی کەی بە ئۆتۆمبیل دەتوانن سەردانی شاری وان هەکاری گەڤەر کە لێرە فڕۆکەخانە هەیە دەتوان زۆر بە ئاسانی ڕاستە و خۆ بە ئۆتۆمبیلی خۆی بڕوە دواتر لە ڕێی فڕۆکەوە بچێتە شارەکانی تورکیا ئەستەمبۆڵ ئەنقەرە کاک زیاد کەی خەڵکی ئێمە بە ئۆتۆمبیل دەتوانێت لەم دەواازەیە تێپەڕ کۆ کۆمیران ئێمە جادەمان قەرتاو کرد دیتت شێر کابینەی نوام ژێرپەرستێری نووسینگە جەنابی مەڵام مستەفا شێخ بابوو ئێمە ئامادەینە خلاص بووە ئێمە حازینن و پێمان گوتێ بە تورک لای تورکەمان گوتێ ئێمە ئامادەینە بەس ئەوانە ئەو بەرەی 2 کیلومتر ماینە تقریبا تەواو دەکەن و ئێمە ئینتیظار دەکەن کو سەیارە بنەبە حەزم دوای تەواوکردنی 2 کیلومتر تەمام ئینشاءڵڵا دەواازەکە کەوای نزیک بووە ئارێ وەڵا بەێ زۆر نەمایە زۆر نەبایە اتفاقمان کردیا قسەبەمان گوتێ تەواو بیتە 2 کیلومترە ئەوەنش ئامادە بن و دەشن بەس ئێمە ئامادەینە ئەوە هەواڵەکی خۆشە بەڕێزانم هەواڵەکی یەکجار خۆشە دەواازەی نێودەوڵەتی زێت دوای ئەوەی وەکو بەرپرسان لە گۆمەرگی تورکیا بەڕێ زیادیان ڕاگەیاندووە دوای ئەوەی 2 کیلومتر قیرتاوکردن ماوە قیرتاو بکرێ خەڵکی کوردستان دەتوانێت لەم دەواازەیە هاوشانی سەرزێر هاوشانی ئیبراهیم خەلیل لێرەوە بە ئۆتۆمبیلەکەی لەگەڵ خێزان و ماڵ و منداڵەکەی بچێتە باکووری کوردستان و لەوێوەش بچێتە شارەکانی تورکیا درستەوە ئێمامادەینە الله لە جوانی سروشتی کوردستان چیا ڕووبار دار ئاژەڵداری ئەمە گوندێکی کوردستانە دەتوانم بڵێم کوردستان بەهەشتی سەرزەمینی ئەم دنیاە پردێکی گرینگە کا کامەرانەوە گرینگە بەێ ئەو وەختی خۆ شوێنی هات و چۆی پێشمەرگەکان بووە یان پێشمەرگەکان لێرە الحەمدولیلا ئێستا لێرەکە و پردەت هاتە دروستکردن کاراسانێکی زۆری کردێ مەسەرەن لۆ بینی گوندی موسەکاوە و دێرانە و مەعادایەوەش بەستنەوەی نەحیەی مەزنێ بە قەزای سی دەکا و ئیدارەی سەربەخۆی سۆرانە ئەو پرداگەرە و ڕێ تەواو بکرێتن ڕێی لەو بەری موسەکاوە یان دەبێتە کاراسانێکی زۆر زۆر گەورە ڕێکی استراتیژی بەێ زۆر هاتوسۆی ئاسان دەکات و بە مدەیەکی کەمتریش بەسەن دەگەنە جێی مەبەست لەگەڵ ئیدارەی سۆرە ئەو هەسپە ئەو هەسپە
بە بیان هەبوو ئانا ئەوە چابووە خۆشە بە ترمەی دەچین و دەین و مەکتەبمان لەلا هەیە و زۆر خۆشە. سروشتی ئەو ناوچەیە یەکجار جوانە، یعنی هەرچی تۆ باسی لێوە دەکەی لە ئاو لە خاک لە ئاژەڵداری زۆر جوانە. دەزانن لە سەردەمی ڕژێمی بەعس ئەو ناوچەیە بە تەواوەتی وێران کرابوو، بە گوند و قەزاکانەوە بە تەواوەتی خاپور کرابوو. ئێستا من میوانەکەم هەیە کاک مەنسوور سەرۆکی شارەوانی مەزنەیە. کاک مەنسوور سڵاوت لێبێ. سڵاو بەخێر بێن سەر بەرەکەتان یەکجار خۆشە کاکە. ماشەڵڵا دەڤەرمان ژینگە پارێز و ژینگە دۆست و کەش و هەوایەکی خۆش و سروشتێکی جوانی هەیە. باشە بە سەدان گوند هەیە، 5 ناحیەی هەیە، قەزای مێرگە سۆر پێشتر هەمووی ڕووخا بوو نەما بە تاکید یعنی هەموو یەک گوندی ئاوەدانی نەبووە بۆ سەردەمی ڕژێمی بەحسی گۆر بە گۆر هەمووی گوندەکانی یان تەرحیل دەکرد و یانیش خاپوری دەکرد. بەێ دواییەوە توی کە گەڕا و خەلک هات و دەست بە ئەو ئاودانی کرایە تا ئێستاکە ئێستامە تێداینە. هێشتا هەر ئاوەدان دەبێت، هێشتا هەر ئاوەدان دەبێتن و ئاوەدانش بەردەوامە لەسەر سایەی کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە دوای سەردانی جەنابی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغی 22 پرۆژەی بۆ تەواوی قەزای 22 پرۆژە بۆ تەواوی قەزای مێرگە سۆر داناوە دەبێتە هەنگاوێکی زۆر باش بۆ ئاوەدانکردنەوە و زیاتری دەڤەرەکەمان و گرنگی پێدان بە ڕێگاوبان و ناو سنتەری شارەوانیەکان و ئەوانە کە کۆلانەکان وانە چا بکەن. ئەو پردە تازەیە؟ ئەو پردە بەڵێ تازەیە، تازە دروستکرایە تا بەناو پردە پێشتر ئاستەنگێکی زۆری هاتو چۆی ئەم قوتابیانی ئەم گوندە و گوندی موسەکا و دێرانە بوو. ئێستا خۆشبەختانە پردەکە تەواو بووە، خەڵک هاتچۆی تێدا دەکاتن و ئێمە شانسێکشمان هەیە کا کامەران جەنابی مەلا مستەفا بارزانی لێرە بەخۆی چاودێری هەموو شتێکی پرۆژە و دەعمی هەمومان دەکاتن لەوەی خزمەتی زیاتری هاوڵاتیان بێتەکردنی. ئەو شانسەش بەبەر ئێمە کەتیان پشگیریمان دەکات و زۆر باشش. بە درێژایی ئەو ڕێگایە هەر شتێک ببینین کە سەرنج ڕاکێشەر بێ ئێمە قسەی لەسەر دەکەین. ئێستا دەبینین کۆمەڵێک نۆژەنکردنەوەی پرۆژەیە ئەمەی کارەبایە بەێ ئەوە چ دەکەنەوە؟ وڵای مامۆستا ئەوە پرۆژەی چامە زراران نۆژنکردنەوەی فیدەرە ئەوە فیدەری پێشان پێش ئێستانە هەموو خوار بووە جادایانەوەی سێستانی هەردوو بەری ڕووی جادە لە بە دوو سایتکردن ئەوانە نەبیتە هەردوو لە عامود بکرێتە یەک فیدەر دوو فیدەر لەسەر عمودی بڕوە یان سیستەمەشی نوێ ئێستا سیستەمەشی نوێیە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئیش دەکات. ئارێ وەڵڵا ئیش دەکات. ئارێ وەڵڵا لە خوای بەزیادی پڕدەوە دەرێ ئەرێ وەڵڵا ئارێ وەڵڵا سوپاس لە خوای گەورە من ئەی بینم ئەو یەجێڕمەوە ئیش دەکات. ئارێ وەڵڵا ئیشەکی باش کارەبا بەس دە کارەبایانە ناوە هەموو پرۆژەکان فەرمووی ئێستا تەماشای ئیدارەی سەربەخۆی سۆران کرد ینی کۆڵان نەمایە قیڕی نەگاتێ. سڵاو ڕێز کامەران بەخێرتان لەبێت ماندوو بن باشن ئەحواڵتان چۆنی کاغەفور باشی خێربێ یاخۆ هەر باشبی هاتینە مێرگە سۆر بەڕاستی شارێکی خۆشە من یەکەم جارە سەردانی ئەو شوێنە بکەم دیمەنی زۆر سەرنج ڕاکێشەری تێدایە تایبەتمەندیەکانی مێرگە سۆر چییە کاتۆخۆر؟ تایبەتمەندی مێرگە سۆرەوە ناوچەیەکی سنووریە 6 کیلومترمان لەگەل تورکیا هەیە دەواازەیەکی فەرمیشمان هەیە
وانە جنابەت سەردانت کرد بێتن خۆت ناوچەیەکی شاخاوی گەشتیاری ژینگە پارێزیە ناوچەیەکی پێکەوەژیانی ئەدیانەکانیش بووە و ئێستاشی لەگەڵدا بێ پێکەوەژیان لەو دەڤەرە بەردەوامە مەسیحی و مسلمان پێکەوە لەو دەڤەرە دەژین ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە سنووری قەزای مێرگە سۆر دەکاتن خاوەن سەرچاوی ئاوی خاوێن و چەندین ڕووبار و ژینگەیەکی دڵڕفێن و جوان و بەوە ناسراوە کە خەڵکی ئێرە زۆر دۆستی ژینگەن هەم ژینگە لە خزمەت خەڵک و هەم خەڵکیش لە خزمەتی ئاژەڵ دۆستن جارێ ڕاوکردن هەر بە شێوەیەکی گشتی لە سەردەمی شێخ عەبدولسەلامی شەهیدەوە هەتا ئێستا ممنوعە و بۆ داربڕینیش ڕێسا و یاسای تایبەتی خۆی هەیە کە نابێتن داریش بە هیچ نەوەیەکی ببڕێتن هەر کەسێک ڕاو بکە سزای قورسی لەسەر دەستی بۆ نەبێت نەکەن ئەوشتا تەمان لە ڕێگا کە هاتین بەڕاستی یەک دوو ئاژەڵی چێوی زۆر جوانمان بینی بەڵام پێڕانەگەیشتین بەڕاستی تەسوێریکەی کار ئێمەیان بینی یەکسەر چوونە قەت چیاکان و ئێستا ئاژەلی کێوی نەما خۆماڵی بوونە هەموو خۆماڵی ئێستا ورچیش دێتە ناو گوند و بەرازیش دێت و ئاژەلەکانی تریش دێن هەر هەمووی هەیە پلنگیش بەو دوایانە بینرا پلنگێکی دەگمەن کە لە دنیاە نمونەی زۆر کەم ماوە لێرە لە چیاکانی دەڤەری بارزان نمونەیە و پلنگش هەیە و هەتا فیلمێکی دیکومنتاری سەدیق و پلنگیش لەسەری دروستکراوە بەو دوایانە لەلایەن گەنجێکی جارێکی تر ڤیدیۆکەی تۆمار کرا لە سۆسیال میدیا دەنگی داوە. کاغەفور پێمان بڵێ یعنی ئەوەی کە زۆر سەرنجیمنی ڕاکێشە دەواازەی زێدی نێودەوڵەتیە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک پردی تازەم بینیشتی تازەمان بینی چی کراوە لەم کابینێ سەرڕای هەمی ئەو قەیران و کێشە و مەشاکلێت بۆ کابینەوە نوۆیەم سەرۆکات یا جەنابێ سەرۆک وەزیران ڕێزا مەسعود بارزانی هاتیە پێش بەس ڕاستی خزمەتگوزاری زۆر باش لە هەمە هەرێما کوردستانی تایبەتی سنووری قەزا و مێرگە سۆرش هاتنە ئەنجامدا لە هەمە بوارێکیوە هەم لە بواری ڕێکاوبان و هەم لە بواری پەروەردە هەم لە بواری تەندروستی کارەبا ئاو کۆمەڵێک پرۆژێ استراتیجی گرنگ لە سنووری قەزا و مێرگە سۆرێ هاتنە جێبەجێکردن لەوانە پرۆژێ دەواازانێ و دەوڵەتیا زێتێ بوو و دەستکەوتێکی گەورە بوو هەم بۆ هەرێما کوردستانە هەم بۆ سنووری قەزا و مێرگە سۆرە شێوەیەکی گشتی چونکە پێشترە و گەشتیارێت کوردیا سەردان و قەزا و مێرگە سۆرە بکەن ئەگە دەواازە دەدیت بیت ڕەخێدی کە ڕووبارۆ کە ئەو ڕەخە زێتە هەنی پسمام و کوڕخاڵ و خیشک و برایەت یەکدیکە بوون هەنی هەر یەک کەت بەڕەخێکی بۆ ئەوەی توانین بووە سەردانەوەی کوردیکە بکەم پێویست بوو 900 کیلومتر ببڕن یان بچنە ئیبراهیم خەلیلیان سەرزێرە ڕایەک ڕۆژە کامل هەتا کورد گەشتە مێرگە سۆرێ دەستکەوتەکە گەورە بوو بۆ کابینەوان و حکوومەتە هەرێما کوردستانێ لەوانێ گەشتیاریەوە بووە بە پشتی و تەواوکردنا کەمپ و ڕێکارێت هەمە ئەو ڕێکارێت یاساییە دیکە تەبیعی لەوانێ بازرگانیش دەبێتەوە کەوایە پرۆژەکان زۆرن کاری باش کراوە تەبیعی لە بوارێک کارەبا وێزگێت کارەبایەت هاتیەوەکردن درێژکردنەوە هێلا کارەبا 132 کیڤی بۆ ڕێزان دۆرە کانیە لەنجا مێرگە سۆرەوەیە هاتیەکردن گەاندنا کارەبا بەردەوام بۆ پرۆژێ ئاوا باڵندەک و گوژمەوە زیاتر لە 7 ملیار و نیوە بۆ پرۆژێ ئاوا بەردەریە زیاتر لە 3 پرۆژەکان زۆرن ئەگە یەکێک مە بچینە سەر پرۆژە تەواویتمێن یعنی مەبەستا من ئەوەیە سەرڕای هەمە ئەو قەیران و مەشاکیل و کێشە و گرفتێک و حکوومەتا فیدرال و ئەوێت کوردی ساڵ ناوخۆیش بین بۆ کابینەوە ئەم هاتیە چێکردن بەس بەڕاستی تێگەیشتنا جەنابێ سەرۆک وەزیران بۆ کۆی پرۆسیە سیاسی و حکومڕانی و لێ هاتووە جەنابێوە وەلێ کرد و نەک حکوومەت و قەوارە هەرێمش کەس بینیتن بەلکە باشترین خزمەتگوزاری پێشکەشی هەرێما کوردستان و لە زمینی وانیش قەزا و مێرگە سۆرە هاتنە کرد.